لە یادی سێ ساڵی کۆچی دوایی ڕابەرینەتەوەیەک هەڤاڵ مامجەلال کە لە سێدەی ماڵاوایی لێکردین ئەمڕۆ ئەنجومەنی زانکۆی سلێمانی وەک وەفایەک بۆ هەڤاڵ مامجەلال ئەنجومەنی زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە هەموو هاتین بۆ سەردانی مەزارکەی هەڤاڵ مامجەلال بۆ ئەوەی لەبەرەوەی زانکۆی سلێمانی دروستکەری هەڤاڵ مامجەلال دوو جار زانکۆی سلێمانی دروست کردووە لە سەرەتای ساڵی 1968 و هەروەها لە ساڵی 1991 بکە بۆ جاری دووەم زانکۆ بنیادنرایەوە لە ساڵی 1992 هەڤاڵ مامجەلال لە هەردوو جارەکە ڕۆڵێکی گەورەی بینیوە ڕۆڵێکی گەورەی بینیوە لە پەیداکردنی ستافی ئەکادمی بۆ زانکۆکەوە هەروەها گەورەترین کامپی لە سەر ئاستی عێراق و کوردستان بۆ زانکۆی سلێمانی دابینکردنەوە.